کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری تەواوی کردووە بۆ پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە لە 10 حوزەیرانی ئەم ساڵ ئەنجام بدرێت. کۆمەڵ پێی وایە نابێت هیچ ڕێگریەکی دیکە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن دروست بکرێت و لەو وادەی دیاری کراوە هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەپێی ئەو پلانی کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دایناوە ئێمە هەنگاو بە هەنگاو لەگەڵیدین کە ئێستا لە قۆناغ ڕێوەینکەکان ناوی پاڵێوراوەکان لە سنووری بازنەکان تۆمار بکەین بەپێی ئەو فۆرمەی کە کۆمسیۆن داوەتی پڕیان بکەینەوە بیگەێنینەوە شوێنی خۆیان کە کۆمسیۆنە لە سەررجەم باز پارێزگاکانی سلێمانی هەولێر و دووەک بۆ ئۆفیسەکان ئێمە ئامادەین چاوەڕێی بڕیارەکانین هەر جارێک بە هەر شێوازێک بڕیار بدرێ بەپێی بڕیارەکان و ڕێنمایەکانی کۆمسیۆن کارەکانی خۆمانمان دەست پێ کردووە و پێمان وایە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان پێویستە بە هیچ بیان و یەگەڵبژاردن دوانەخرێ بەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ لایەنەکانی هەرێمی کوردستان بێن لە بریەوەی کە ئەرقەلە دروست بکرێ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن بین پێکەوە هەمومان بڕیار بدەین هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ بە هیچ بیان و یەک دوانەخرێ چونکە بەدیلی هەڵبژاردن لە کوردستان تەنیا هەڵبژاردنەکە. ئەمساڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کۆدی بە حیزبەکان و لایەنەکان و قەوارەکان داوە تا خۆیان کاندیدەکانیان تۆمار بکەن. لە ئێستاشدا بەشی تەکنیک و یاسایی کۆمەڵ کاندیدەکانی تۆمار دەکات و پرۆسەی تۆمارکردنەکەش بەباشی بەڕێوە دەچێت. هەر لە ڕۆژی ئەعلانکردنی کۆمیسیۆن کە دەی شەشی دانا بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەو ڕێنمایانەی کە کۆمیسیۆن بڵاوی کردوێتەوە ئێمە هەمووی ئامادەکاریمان بۆ کردووە هەر لە ئیبدائی ڕەغبە بۆ حیزبەکەمان لە هەر چوار بازنەکە و هەروەها بۆ تۆمارکردنی ناوی کاندیدەکانمان لە کۆمیسیۆن کە ئێستا ڕێکارەکان جیاوازە وەکو هەڵبژاردننی پێشوو نییە. سیستەمەکە درراوە بە خۆمان ناوی کاندیدەکان داخڵەکەین و لیستی مڕەشەحین هەر خۆمان لای خۆمانە هەموو ئەو ڕێکارانە. ئێستا تیمێکمان دروست کردووە هەر لە ئۆفیسی سلێمانی بۆ بڵێن داغڵکردنی هەموو ئەو ڕێکارانەی ڕێکارە یاساییانەی کە هەیە بۆ داغڵکردنی کاندیدەکانمان. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕابردوودا هەمیشە لەگەڵ ئەوەدا بووە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت و بە هیچ پاساوێک دوان نەکەوێت و پێی وایە دواکەوتنی هەڵبژاردن زیان بە ناو ناوبانگی کوردستان و دامەزراوە یاساییەکان دەگەێنێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.